سڵاوە کارم کاتت باش ئەمڕۆ هەرێک لە وەزیرانی داری حکوومەت هێرمی کوردستان و وەزیرانی شەهیدان و ئەنفالکراوان و وەزیری هەرێم بۆ کاروباری پەرلەمان و حکوومەت و سەرۆکی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی حکوومەت هێرمی کوردستانی هاتونەتە تا پەرلەمانی کوردستان لەگەڵ لیژنەی شەهیدان و ئەنفالکراوان و زیندانیانی سیاسی لە کۆبوونەوەکەیان لەبارەی چیا قسە لەسەر چی دەکەن لەگەڵ ئەندامێکی لیژنەی شەهیدان زیاتر لەو بارەی گفتوگۆ دەکەن. کاک ئیدریس ئەم کاتت باش وەزیران ئاماژەم پێکردن ئەگەر ڕووبکەیتە کامێرەکە بۆچی هاتوون؟ لەسەر داوای لیژنەی شەهیدان و زیندانیانی سیاسی و جنوساید و زیندانی سیاسی ئەمڕۆ وەزیری شەهیدان و وەزیری داد و وەزیری کاروباری پەرلەمان و لەگەڵ ڕاوێژکاری فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە کۆبوونە لەگەڵ لیژنەی شەهیدان و جنوساید و زیندانیانی سیاسی لەسەر چەند تەوەرێک باس بکەن لەسەر ئەوەی کە تا ئێستا چیان کردووە لەگەڵ حکوومەتی عێراق لەسەر کەیسی جینۆسایدکردنی گەلی کوردستان بەکوێ گەیشتونە چیان کردووە تا ئێستا چی کەیسێک لا کراون باسی ئەوان دەکرد و وەزیری دادش لەسەر ئەوە قسە کرد کە تا ئێستا وەکو ڕووی قانونی ڕووی دادوەری چیان کردووە چی لیژنەک پێکیان ئیناوە تا ئێستا کاری زۆر باشیان کردووە دەستیان خۆش بێتن و کومنەوەکەش تا ئێستا بەردەوام بزانن چۆن دەبێت. ئەتانەوێت چی بزان لەوە و چ بەرنامەتان هەیە بۆ جینۆساید ناساندنی و قیسانە یان و تاوانانەی کە بەرامبەر بە هەرێمی کوردستان و عێراق و کورد لە کراوە؟ دەمانەوێت بزانن کە لەسەر مەسەلەی جینۆسایدکردنی گەلی کوردستان چی دەکەن چیان پێویستە ئێمە چی ئەتوانن بکەن چی لۆبیێک ئەتوانن لە دەرەوە بکەن بۆ ئەوەی ئێمەش یارمەتی دەربن لەگەڵ ئەوانە. ئەمڕۆ هەموو خەڵکی کوردستان ئاگادارە کە لە دەرەوەی کوردستان بەتایبەتی لە وڵاتانی ئەوروپا خەڵکی کوردستان گەنجی خەڵکی ئەم وڵاتە پێشکەوتونە زۆر چوونە ناو پەرلەمانی ئەو وڵاتانە چوونە ناو سیاسەتی ئەو وڵاتانە ئێستا دەتوانن کاری باش بۆ کوردستان بکەن ئەگەر ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان وەکو پەرلەمان لەگەڵ ئەوە دانوستانێکی باشمان هەبێ دەتوانن کاری زۆر باش بکەن لەو وڵاتانە بۆ جینۆساید ناساندنی گەلی کوردستان. هیچ بەرنامەیەکتان هەیە دروستنی لۆبیەک بۆ ئەو کەیسانە؟ بله هم لەسەر ئاستی حکوومەتی هەرێمی کوردستان هەر لەسەر ئاستی نوێنەراتی حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر ئاستی لیژنەی پەرلەمان ئەو کارەمان کردووە مانگی سێ ئەم ساڵەش سەردانمان کرد وەکو لیژنەی پەرلەمان لیژنەی شەهیدان چۆن سەردانی فەرەنسا و بەلجیکا و ئەڵمانیامان کرد و ئەو جارش وەکو هاوین ئەم ساڵەش کە دوو ئەندا پەرلەمان منوژیان خان چۆن سەردانی چەند ئەندا پەرلەمانمان کرد لە ئەڵمانیا لەسەر ئەو کەیسە کە بتوانن لوبیەک دروست بکەن بۆ ئەوەی بتوانن ئەو کەیسە وەکو کەیسەکانی تر وەکو هی ئەرمەنەکان وەکو هی جۆلەکان وەکو جینۆساید بناسن. دەستەوەش خۆش. سپاس. بەڵێ کار هونەگەڕێمەلایەتەوە زانیاریەکان و لەبارەی کۆبوونەوەکەی لیژنەی شەهیدان لەگەڵ ئەو وەزیرانەی کە ئێستا لە هۆڵی کۆبوونەوەکان. هەلۆشمان سپاس بۆ تۆ میوانێتەش.